ئەمە قوتابێکی بەشی دەروونزانی زانکۆی سڵاحەدینە، وەک هەر قوتابێکی تری زانکۆکانی کوردستان ماوەیەکی درکی بە کۆمەڵە کێشە و کەم و کوڕی کردووە لە بەشەکەیدا، ئەمەش بە هەمان شێوە درکی پێ کردووە. ئەمەش بەشێکی زۆری قوتابیان درکیان پێ کردووە، بەڵام تەنها درککردن بەس نییە. قوتابیان دوو ڕێگەیان لە پێش بوو، یان ئەوە تا وەک هەر قوتابێکی تر چاویان لە دەستی کەسانی تر بێت کێشەکانیان بۆ چارە بکات، یان ئەوە تا خۆیان دەست پێشخەری دەکەن. ئەوان دەست پێشخەریان کرد و بیریان کردەوە کە چی بکەن. پرسیان کە ئایا توانایەکی وایان هەیە کەم و کوڕێکان چارە بکەن؟ ئەمە پرسیارێکی ئیلهام بەخش بوو بۆیان. ئەمە قوتابێکی بەشی دەروونزانیە، لە هەمان کاتدا دیزاینەرە، ئەمەش قوتابێکی بەشی دەروونزانیە، ئەزمموی هەیە لە بەڕێوەبردننی تۆڕە کۆمەڵایەتیەکان، ئەمەش وێنەکێشە، ئەمەش زمانێکی بیانی دەزانێت و توانای وەرگێڕانی هەیە. دوای وربوونەوەیەک سەیریان کرد، هەر قوتابێک خاوەنی توانە و کارامەیەکی تایبەتە لە بوارێکدا. پرسیان چی دەبێت گەر وزەی خۆمان وەک قوتابی یەک بخەیت؟ ئایا ناتوانین بەهۆیەوە کێشە و کەم و کوڕەکانی بەشەکەمان چارە بکەین؟ سایکۆفێر بەرهەمی ئەم پرسیارە بوو. هەموو قوتابیان یەکیان گرت و لە پێناو خزمەتکردنی خۆیان و کەمکردنەوەی کەم و کوڕیەکان سایکۆفێریان دامەزران. لە مانگی 11 ساڵی 2022 بە فەرمی ڕۆژەی سایکۆفێر ڕاگەیەندرا. بەڵام 2 مانگ لە قۆناغی ئامادەکاری و دروستکردنی بناغەدا بوو. لە مانگی 1 ساڵی 2023 دوای ڕێککەوتن لەگەڵ قوتابیانی بەشی دەروونزانی زانکۆی سۆران دەستیان بە چالاکیەکان کرد. لە ماوەیەکی کەمدا زۆربەی مامۆستایانی بەشی دەروونزانی زانکۆی سڵاحەدین و سۆران پشتگیری خۆیان بۆ پرۆژەکە دەربڕی و هەرزوو سایکۆفێر بوو بە نمونەیەکی ناوازە و هیوابەخش بۆ گشت بەشەکانی تر. لە هەمان کاتدا کەوتە بەر سەرنجی دەروونزانان و نووسەران و مامۆستایانی زانکۆ، سایکۆفێر بنەمای کارەکانی لەسەر پێوەری زۆرترین سوود بۆ زۆرترین قوتابی داڕشت. بە تێپەڕبوونی کات قوتابیان ئەزممویان زیاتر دەبێت، بەرەبەرە قوتابیانی تریش وزە و کارامەی خۆیان لەگەڵ سایکۆفێر بەش دەکەن. ئێستا سایکۆفێر خاوەنی هەیکەلێکی تۆکمە و کارایە، لە چەندین دەستە و گروپ پێک هاتووە، هەر دەستێک بە هاوکاری یەکتری کارەکانی سایکۆفێر ڕادەپەڕێنن.